ناوچە گەشتیاریەکانی قەزای ڕەواندوزە. بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە گەشتیارێکی زۆر لە ناوەخۆ و دەرەوەی کوردستان ڕوویان لەو ناوچە گەشتیاریانە کردووە. بەپێی ئاماری گەشت و گوزاری ڕەواندوز لە ماوەی 3 ڕۆژی جەژندا 15,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی قەزای ڕەواندوز کردووە. و نزیکی 15,000 گەشتیار سەردانی ئەم شوێنانەی کردووە لە سنووری قەزای ڕەواندوز و سۆران و چاوەڕێکم بۆ ڕۆژی شەمەش ئەم ڕێژەیە بەرز بێتەوە بۆ نزیکی 25,000 گەشتیار و لەو شەوی ڕابردوو لە ڕەواندز هیچ شوێنێک جێگە نەمابوو بۆ ئەوەی گەشتیار ڕووی تێبکات، هەموو شوێنەکان قەپات بوو. چاوەڕێکرێنم بەم شێوە بەردەوام بن تا ڕۆژی شەممە. بە زۆری ئەو گەشتیارانی کە ڕوو لە سنووری ئێمەکەنەوە و گەشتیارانی کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن و هەروەها لەگەڵ ئەو سەردانی کەرانی کە لە پارێزەکانی تری کوردستانیش سەردانی و شوێنە گەشتیاریانەکە. دیمەنی جوان و سەرنجڕاشێش و فێنچی کەش و هەوا و بوونی ئاوێکی زۆر لە بێخاڵ وای لە هاوڵاتیان کردووە سەردانی ئەو ناوچەیە بکەن و خۆیان لە گەرمای بەتینی شار ڕزگار بکەن و بۆ تاوێک لە سروشتی ناوچەکە بحەسێنەوە. ئێمە لە شاری کەرکووک هاتوونە جەژنە پیرۆزە لە تەواوی خەڵکی کوردستانەکەین و هاتوونە بۆ بێخاڵ لەبەرەوەی ڕۆژی جەژن و پشووە هاتوونە بۆ گەشتێکی خۆش. بەڕاستی بێخاڵ شوێنێکی دڵگیر و زۆر خۆشە، زۆر فێنکە، تەنها زۆر خۆشە بەحقیقەت. تەبەن بەهۆی ئەم ئاوە تەمەن بێخاڵ ئەم ساڵ ئاوەکەی زۆر زیادی کردووە لە چاو ساڵانی پێشوو بەهۆی ئەو بارانە زۆرەوە. ئێرەش لەبەر ئەو ئاوە شوێنێکی فێنک و خۆشە بۆ یەک ئێرە من هەڵبژار. ناس طيبين وجو حلو واحلى من هذا الشيء ماكو. بيخال جو يخبل وانتم طيبين والله يديمكم ان شاء الله ويتم الامن والامان. والله ئێمە هاتوویدا بۆ بێخاڵ زۆر خۆشە، زۆر فێنکە، ماشەڵڵا زۆر قەڵەباڵغا. والله لەبەرەوەی لەوێک زۆر گەرمە، یعنی جەوش زۆر خۆش نەبوو، ئێرە زۆر خۆشە الحەمدوللا. گەشتیاوای بێخاڵ زۆر خۆشە، خۆشحاڵی من. وەڵا ناوەڵا ئەملا زۆر خۆشە بێخاڵ بایفێن ئەڵێ جەنەتە. قەزای ڕەواندوز کەوتۆتە ناوچەیەکی گەشتیاری گرنگ لە پارێزگای هەولێر کەوا ڕۆژانە گەشتیارێکی زۆری کورد و عەرەب سەردانی قەزاکە دەکەن. لە گرنگترین ناوچە گەشتیاریەکانی بێخاڵ و جوندیان و فەقیانن کەوا کەش و هەوایەکی فێنک و سازگاریان هەیە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.